سەرباری ئەوەی نزیکەی 5 ساڵە پەرلەمانی کوردستان یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە هەرێمی کوردستان پەسەند کردووە، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم یاساکەی وەک خۆی جێبەجێ نەکردووە. لە کاتێکدا لە بەشی پێنجەمی یاساکەدا کە ساڵی 2013 دەرچووە ئاماژە بەوە دراوە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. دوای نزیکەی 5 ساڵ بەسەر دەرچوونی یاساکەدا ڕێگری لە ژمارەیەک لە میدیاکانی هەرێم دەکرێت، بەتایبەتی کەناڵی NRT کە حکوومەت ڕێگە نادات لە ڕووماڵکردنی شەڕی دژی داعش و کار و چالاکیەکانیدا بەشدار بێت. هەروەها ڕێگەشی پێ نادرێت ڕووماڵی کار و چالاکیەکانی سەرۆکایەتی هەرێم بکات. لە ڕۆژی 20 تشرینی یەکەمی ساڵی 2016دا وەزارەتی پێشمەرگە لەبەر ئەوەی قسەی 2 میوانی بەدڵ نەبوو لە بەرنامەیەکی ڕاستەوخۆی NRTدا بەرامبەر بە پێشمەرگە ڕووماڵکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لەسەر جەم میحوەرەکانەوە لە NRT قەدەغە کرد. لەو کاتەشەوە تا ئێستا ڕێگا بە تیمەکانی NRT نادرێت بۆ نەفەرمیەکانی هەرێمی کوردستانیش ڕووماڵ بکات. لە 8 و 9 مانگی 11 ساڵی 2016دا بە بیانووی ئەوەی سەرۆکی حکوومەت لە کۆنفرانسی ڕەخستنی وتاری ئاینیدا بەشدار بووە و ڕووماڵی چالاکیەکانی سەرۆکی حکوومەتیش لە NRT قەدەغە بووە، ڕێگە نەدرا کچە پەیامنێری NRT لە هەولێر کۆنفرانسەکە ڕووماڵ بکات. هەروەها ڕۆژی 27 نۆڤەمبەری 2016 کاتێک نەیچیروان بارزانی لە ڕێوڕەسمی هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژناندا لە هۆڵی سەعەد عەبدوڵڵا باسی لە مافی ژنان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دژیان دەکرد. پاسەوانەکانی ڕێگریان لە کچە پەیامنێرێکی NRT کرد و پێشێلکاریشیان بەرامبەر کرد. لە لایەکی ترەوە لە سەرەتای ئەم ساڵدا لە کاتی هاتنی فرانسوا ئۆڵاند سەرۆکی فەڕەنسا بۆ هەرێم، هەرچەندە تیمی NRT لەلایەن کۆشکی ئەلیزێەوە بانگێش کرابوو بۆ ڕووماڵکردنی سەردانەکەی ئۆڵاند، بەڵام ڕێگری لە تیمی NRT کرا. هەروەها جگە لە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری بەپێی خاڵی 4ەمی مادەی 7ەمی یاسای ڕۆژنامەگەری کوردی ساڵی 2007 هاتووە ڕۆژنامەنووس مافی ئامادەبوونی لە کۆنگرە و چالاکیە گشتەکاندا هەیە، بەڵام حکوومەت بە ئاشکرا یاساکە پێشێل دەکات و ڕێگری لە تیمەکانی NRT دەکات ڕووماڵی ڕووداوەکان بکات. سەرەڕای هەموو ئەو پێشێلکاریانەی دەرهەق بە NRT کراون لە 12 مانگی شوباتی ڕابردوودا کە هێشتا دادگا لێکۆڵینەوەی لەگەڵ تۆمەتبارانی دۆسەی سوتاندنی کەناڵی NRTدا نەکردووە، کەچی لیژنەیەک لە دادوەرانی سلێمانی دۆسەی سوتاندنی کەناڵەکەیان داخستووە. لە کاتێکدا ناونیشانی سوتێنەرانی کەناڵەکە ئاشکران. هەموو ڕێگرەکانی سەر NRT لە کاتێکدایە کە ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە پەیامێکدا بە بۆنەی یادی 119 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیەوە بڵاوی کردوتەوە و ڕایگەیاندووە پشتگیری دەکەن لە ماف و ئازادیەکانی ڕۆژنامەنووسان و میدیاکاران و ئازادی نووسین و ڕادەربڕین و پەخش و بڵاوکردنەوە. هاوکاتیش بارزانی لە پەیامێکدا دووپاتی کردوتەوە پشتیوانی مافی ڕۆژنامەنووسانە و پێویستە دۆخی ڕۆژنامەگەری کوردی لە هەموو ڕوویەکەوە بەرەو پێشەوە هەنگاو بنێت. یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستانیش بە بۆنەی یادی 119مین ساڵەی ڕۆژنامەگەری کوردیەوە ئاماژەی بۆ داوە کە ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان هەوڵی بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری دەدرێت. ڕێگریەکانی سەر NRT لە کاتێکدان کە حکوومەتی هەرێم دەرگای حکوومەت و شوێنە فەرمیەکانی بەڕووی میدیا حەزبیەکاندا کردوتەوە. تەنانەت بۆ تۆمارکردنی هەندێک بەرنامە و ڕووماڵکردنی هەندێک ڕێڕەسمیش هێلیکۆپتەر و کەلوپەلی دامەزراوەکانی حکوومەتیشیان خراوەتە خزمەتەوە. جگە لە ڕێگریکردن لە ڕووماڵکردنی NRT و بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێم لە ساڵانی ڕابردوودا چەند ڕۆژنامەنووسێک کوژراون وەک ڕۆژنامەنووس عەبدولستار تاهیر شەریف و سۆرانی مامەحەمە و سەردەشت عوسمان و کاوە گەرمیانی و وەداد حسێن. تا ئێستا دۆسەی هەندێکیان یەکلا نەکراوەتەوە.